لە کاتێکدا حکومەتی ماوە بەسەرچوو بەفشار فۆرمی هەژماری من بە موچەخۆرانی هەرێم پڕ دەکاتەوە کە تاوەکو ئێستا چارەنووسی موچەی مانگی ئایار دیار نییە و بوون و نەبوونی ئەم هەژمارە وەکو یەکە ئەگەر عێراق پارە نەنێرێت. ئەزمموی تاڵی ساڵانی ڕابردوو لەگەڵ دەسەڵاتی هەرێم وای کردووە هیچ جۆرە متمانەیەک بەو حکوومەت و دەسەڵاتە نەکرێت. دادگای فیدراڵی بە دەرکردنی بڕیاری تەوتنکردنی موچە لەسەر بانکە حکومیەکان خۆشی و شادی خستە دڵی سەرجەم فەرمانبەرانی هەرێمەوە، بەڵام دەسەڵاتدارانی هەرێم تا ئێستا ئەو بڕیاریان جێبەجێ نەکردووە. هەرگیز فەرمانبەران و مامۆستایان داوایان نەکردووە موچەکانیان لە پارەی کاشەوە بکرێتە ئەلکترۆنی، بەڵکو داوای ڕاستە خۆدابەشکردنی موچەکەیان کردووە کە بە هیچ جۆرێک هەرێم نەتوانێت دەستێوەردان لە دابەشکردنی موچەیاندا بکات. بەشێک لە دەسەڵات کە بەدژاتیکردنی هەژماری من دەنگی بۆ هەڵبژادن کۆ کردەوە و دەیوێت هەژماری من درێژەدانە بە دزی، ئەمڕۆ 180 پلە قسەکانیان ئاوەژۆ بۆتەوە و لە سلێمانی کەوتونەتە فشار بۆ پڕکردنەوەی فۆرمی هەژماری من. ئێمە داوا ئەکەین حکوومەتی هەرێمی کوردستان ڕێز لە بڕیارەکانی دادگای فیدراڵی بگرێ، چکە ئەوان بۆ نمونە هەر ئەکەونە گفتوگۆ و قسەکردن ئەڵێن ئێمە ڕێز لە یاسای دەستوری عێراق ئەگرین، ئێمە پابندین بە یاساکان و دەستوری عێراق. دەی ئەمە دەستوری و یاسای عێراقە کە محکەمەی ئیتیحادی بەشێکە لە دامەزراوە حکومیەکانی دەوڵەتی عێراق کە بڕوا پێکراوە و هیچ شتێک هەڵ ناگرێت کە بۆ نمونە نایاسایی بەیان ناقانونی. دەی فەرموو ئەوە بڕیارەکە لە محکەمەی ئیتیحادیەوە دەرچووە، دەی فەرموو ئێوە شخصن جێبەجێ بکەن. ڕۆشتنمان بۆ بەغدا لە ڕۆژانی داهاتووە بەرامبەر بە هەژماری منە موچەخۆران چی مامۆسایان چی فەرمانبەران ئارەزومەندین ئەگەر هەر وەزارەتێک بۆ خۆیان دابەش یەکەن هەرچێکی لێکەن بیکەن، بەڵام بۆیان نییە دەستبەرن بۆ قوتی ئێمە، دەستبەرن بۆ گیرفانی ئێمە چۆن هەژماری خۆیان بەسەر ئێمە بسەپێنن. فەرمانبەران و مامۆستایان هۆشداری بە پارتی وێچێتی دەدەن لە فشار و زۆرە ملێکردنیان بۆ سەپاندنی هەژماری من بوەستن و کار بە بڕیاری دادگای فیدراڵی بکەن بۆ تەوتین لە ڕێگەی بانکە فیدراڵیەکانەوە تا موچەی فەرمانبەرانی هەرێمیش هاوشێوەی عێراق لە کاتی خۆیدا بدرێت، ئەگەر نا هەژمارێکی مردوو بوون و نەبوونی وەکو ئەمەی ئێستا هەیە بە بێسوود دەزانن و دەشڵێن لە هەفتەی ئایندەوە دەچنە بەغدا و سکاڵا یاسایی تۆمار دەکەن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.